بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەرانی خۆشەویست لەم کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە. سوپاسی سەرجەم هاوکارانی خۆشەویستم ئەەکەم لە بەڕێوەچوونی بەرنامەکە ماندووە بن لەگەڵم. سوپاسی ئەوەی عزیزی ژەکەم لە ڕێگەی کۆمنتەکانی فەیسبوک و پەیوەندیکردنتان بە بەرنامەکەوە بەشدارە بن. پێم خۆشە هەندێک دوعا بکەین کە خوای پەروەردگار ئەم نەخۆشی و دەرد و بەڵاو مصیبەتەی کە بەسەر هەرێمەکەمان ناڕژاندوێتی بە ئیزنی خۆی ئینشاءالله لەسەرمان لای ببات و ڕەحمێک بە ئومەتی محەممەد المستەفا بکە عەلەیهی السەڵات وەسەلام، هەروەها بە هەموو جیهان کە ئەم نەخۆشی و دەرد و بەڵایان لەسەر لا بدات. ئەڵێین اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. اللهم اشف مرضانا ومرضى المسلمين وعاف مبتلانا واقض الدين عن مدينينا. ارحمنا أنت بنا راحم ولا تعذبنا فأنت علينا قادر والطف بنا فيما جرت به المقادير يا ذا الجلال والإكرام. دعاء مخي عبادته بويا پێویستە هەموو تاچێک لە ئێمە لە جێ خۆیەوە دوعا بکات و پەرستش و نزاکان ئەنجام بدا بۆ ئەوەی خوای گەورە ئەم دەرد و بەڵاو مصیبەتە لەسەر ئێمەمانان هەڵبگرێت. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەمان ئەوە ئەڵێین چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە نێوان هەژاری و کەرەنتینەبووندا. لە ئەڵقەی ڕابردوو باسی کۆمەڵێک لە حاڵەتە نەرێنیەکانمان کرد لەلایەن هاوڵاتیان و بەشخورا و بەژمەینەتانی هەرێمی کوردستان کە هەمیشە باز دەواکەن و داوای شتومەک و پێداویستی ڕۆژانە ئەکەن. ئەمەش مافێکی سروشتی خۆیانە. باسی ئەومان کرد کەوتمان حکوومەت ئەرکی قورسە لەم قۆناغا کە ئەتوانێ ئەو ماڵە هەژارانە یاخود ئەو ماڵانەی کە بێوەزع و بێکەس و بێکەسابەتن لە ئێستادا حکوومەت هاوکاری جدیان بکە. ئەوەی کە خێرخوازان کردویانە و خودی بەرنامەی بەخشین بە تایبەت کردوێتی لە ڕابردووە جێگەی دەستخۆشیە. هەندێک لە خێرخوازان، هەندێک لە سەرمایەداران توانیویانە جێدەستیان دیار بێ پەنجەمۆرێکی جوانیان هەبووە لە کاتی بوونی ئەم قەیرانەدا کە نەخۆشی کۆرۆنایە. بۆ ئومێدیەوەی کە بەردەوام بێ ئینشاءالله و سەرجەم نەخۆشی و ناخۆشەکان لەسەرمان لاچن. ئەچمە لای یەکەم پەیوەندی کاک ئالان وەرەگرم لە شارە زۆر. سڵاوی خوا لەبێت. سڵاوی خوا لێبێ کاک ئالان، زۆر سپاس. لە ڕاستیە هەژاری دەردێکی زۆر سەخت و کوشندەیە. ئەتوانم بڵێم هەندێک جار ئەو کەسانەی کە لە هەژاریە ئەژین ئاوا تەخوازن لە بەنەخۆشی بمرن و ئەم ژیانە بەجێبێڵن نەک لەوەی کە مناڵێک داوای 250 لێ داواکە و نەتوانێ بیاتێ، نەک لەوەی کە مناڵەکەی بێشیر و بێدایبی و بێکۆمەڵێ پێداویستی بێ. من داواکەم لە حکوومەتی هەرێم بەس با قسەکانی وتن نەبێت و نەیا بەسەرشانی خێرخواز و سەرمایەدارانە. داوا لە حکوومەتەکەم بۆ ئەو کرێ دوکانانە و ئەو کرێ خانوانەی کە ئەم یەک دوو مانگە خەڵک دەیتوانێت هیچ ئیشێک بکات و ناتوانێت پارەی خان و پارەی کرێ دوکانەکانی باداوا لە حکوومەتی هەرێمەکەم هەر ئێستا و لە ئێستا بەدواوە نەوەسێت و ڕژاری دەرکا بۆ ئەوەی کە بتوانێت دوکاندار و خاوەن خانوەکانیش لە هەندێکیان زۆربیان باش هەندێکیان ناحەقیشان نییە، چونکە حکوومەتی هەڵوێستێکی نییە. وایە حکوومەت بیوتایە من زەریبەی ساڵانە حکوومەت زەریبەی ساڵانە لە خاوەن خان و خاوەن دوکانەکان دەسێنێ. ئەوایە حکوومەت بژارێکی باە بیتایە من لە زەریبەی ئەم ساڵی ئەو خاوەن خان و دوکانانە خۆش بم، ئەمەش وەکوی بە یاسایەک دەری کات و بتوانن کە کرێخان و خاوەن دوکانەکان لە ماڵەکان و خاوەن دوکانەکان خۆش بن. داواکەم لە خەڵکی خێرخوازیش هەر لەم بەرنامە پیرۆزەی جەنابتەوە داواکەم لە خەڵکی خێرخواز ئەو خێرە و ئەو 5 کیلۆ برنج و دوو دەبەزەیتە بە شێوەیەکی ڕەسم گرتووە شتانە شەرەف و کەرامەتی ئینسان زۆر لە کۆمەڵێشت مهمتر و گەورەترە کە ڕەسمگرتن لەگەڵیانە. لە ڕاستیە من شتێکم بینی تەبەقە گێلکە ئەدێک بە خاوەن ماڵێک و ڕەسمێکی لەگەڵ ئاگریە ئەڵەی کاک مەحموود ئەڵەی خەڵاتی نۆبڵی پێشکەشەکات. بەحەقەت ئەمە لە ئیسلامیشە ئەمە ڕێگە پێدراو نییە، چونکە پێغەمبەری عەزیز عەلەیهی سەلام فەرموویێت ئەگەر خێر و چاکر کرد
بەدەستی ڕاستی با دەستی شەفی ئاگای لێ دەبێت ئەمە بۆ ئێمە سەرمایەکی گەورەیە کە سوود لەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەلام وەربگرین. داواکەم لە خەڵکی بەشەرەف و خەڵکی بەئابەتی کوردستان و لە سەرمایەداران خەڵک تەواو وەزعی تێکچووە، خەڵک لە ژیانێکی زۆر سەختایە. داوایان لێ یەکەم لەم کەداڵی ئازیزەی ئێوە بچن بەدەم خەڵکی فەقیر و هەژارەوە. خەڵک هەیە بەخۆحال، خەڵک هەیە دوو هێلکە نییە بیکاتە ڕوون بۆ منداڵەکەی، خەڵک هەیە پارەی پێ نییە قوتووی شیر بۆ منداڵەکەی بکرێت. ئەم نەخۆشش بە قەناعەتی من ئەبانگرێتە مانگی حوسێران بەلانی کەمەوە، مانگی 4 و مانگی 5مان ڕەنگە بەسەختی دەرباز بینێ. ئینشاءڵڵا کۆتایی پێهێنێت و بەسەرکەوتن بۆ خەڵکانی میلەتەکەمان بە ئاسانی ئینشاءڵڵا نەجاتیان نەبێت و ئێوەش هەمیشە سەرکەوتوو بن و دەستان خۆش بێ و ماڵتان ئاوا بێت. سپاس بۆ پەیوەندیەکەت کاگەلام، دەستخۆشی لێ یەکەم. مام جەوهەر لە کۆیە. شەوت باش، هەموو کاتت باش مام جەوهەر. ئینشاءڵڵا خوا دەرد بەڵای کۆتایی پێدێنی ئینشاءڵڵا. هەلا لە سەرەتای ژیانی مرۆڤ بۆ لەو کاتی کە خوا بەسەری خەڵک کرد دەردی سەر هەبووە، بەڵام زۆر و کەم دەبێت خەڵک پێش کوردی ئەوە میلەتی کوردستانی دایتە بەرێ لە ماڵە دانیشتێ و بەڵام با بگەنەوە سەر ڕاستی ئەساسیەکان چ بکەین باشە، لە ڕووی سیستەمی حکومڕانی چ بکەین باشە. من بە هەموو ئەحزابە سیاسەکانی کوردستان دەڵێم ئایا پیلانەکانی سەدامتان لەبیر مایە کە بیستی کورد لە ناو بباو ئیمپراتۆرەتی عەرەب دروستکە؟ ئایا سەرکردە سیاسەکانی کوردستان بەر لەوە بێنەوە کوردستان کەستان بە تەمای خاکی کوردستان بوو. خۆ ئەگەر سەدام پیلانەکەی جێبەجێ بکرد بە معنایەوە کە لە کوردستان نەدەبا و لەکە عەرەبی دەهاتە ناو ئێرە و شۆڤیەنەکان دەهات و ئینا لێنا و ئینا ئیلەیهی ڕاجعون. سەرکردەکانی کە ئێستا خۆشیان بادەدەن دەبا لە شارەکان ڕێزمێنە بۆ هەموو کورد دەبا سوبان لە مەطعەمەکان دابنیشتان یا پیازیان تاک بکرد یا سوپاڵیان بکرد بە لەبەرەوەی کە زوانەی نەدەناسیەوە بۆ ئاستی میلەتی کورد ناسیاین. بەڵام ئایا 28 سال حکومڕانی سیستەمی حکومڕانی بۆ سەقەتە لەبەر چی وایە؟ ئایا ماڵک ئەو هەمە برایی تێدابی بیش کاسبێ بکە ئەو ماڵە دەمری لەبەستان؟ ئەدێ ئەمە حزبە سیاسی یعنی چی؟ باشە پێ من ناڵێ حزبە سیاسیەکان بە ئیشتان بیت و گۆڕات وەرە موجان ئەو هەمە تەلەڤیزیۆنە سەرۆت سامانێ و تەلەڤیزیۆنەی لە کێ دەینم بیدەنێ؟ ئایا ئەو هەمە خان و بەرە جوانانەتان هەیە و دایان سیارەی جوانتان هەیە لە کێتان بوو؟ ئایا پێشراپەڕی نەتان بوو؟ ئەرێ کات مەسجد کاتیەوە چت هەبوو؟ ئەرێ مام دڵات کاتیەوە چت هەبوو؟ نۆشیروان کاتیەوە چت هەبوو؟ مەلا عەلی چت هەبوو؟ ئەویدی چت هەبوو؟ سەدان ئەندام پەرلەمان تەقاعودە سەدان کەس وەزیرە لە ماڵێ دانیشتیا هەزاران بندیواری حرام خۆر نانی وەردەگری پێی لە تەحەدیث بە ناوی ژیندانی سیاسی، بە ناوی پێشمەرگەی دێری، بە ناوی خاوەن شەهید. ئایا حکومەت بەسە ئەگەر کەمەک شەرمت بەخۆبی وەرە ناو میلەت لە میلەت جێ لە میلەت ڕابگرە؟ عیبە ئەفتوو لەسەری ڕێسپارت دایت و ئەوی دیکە لە سووداس ئەوی دیکە لە گردەکەی ئەوی دیکە لەوێ دانیشتیا لە پەنا ڕاستەندی یەک دەکەن و بەرامبەر یەکترش عیبتان نییە. چارەسەرەکە ئەوەیە دەبێ یەکەمین کەس لە دوای نەمانی ڤایرۆس ئینشاڵڵا زوو غەراز دەبی دەبێ هەموو سەرکردە سیاسەکانی کوردستان بدرێنە دادگای، دەبێ قەید و سەر بە هەموو ئەحزابە سیاسەکان. بەڵام کێ دزە لە پێش هەمان دەبی بدرێتە دادگای؟ کێ سەری ناو خۆی دروست کرد؟ کێ دوژمنی هینا؟ کێ سەرۆت سامانی کوردستانی دزی؟ کێ بیرەنەوتەکانی کۆنتڕۆڵ کردە و دەیبا؟ هەمووی بەرپرسیارەتیان لەسەر سالیە. هەزاران کورد معقولە کوردستانێک کار محافەزە بی 1 ملیۆن سەردارت هەبی، 15 نەوعەت سەردارت هەبی، معقول نییە لەم وەمە ئازانە بەرامبەر مام جەوهەر دەست خۆش بێ، کاتم زۆر پێدای پەیوەندیتر لەسەر مازە خەراسی دەکەم. سپاس بۆ چەنابێت ئێمە لە بینی دوو بەردە ئاشین خاوەنی مناڵ سپاس بۆ پەیوەندەکەت. کاگیوا وەرەگرم لە ڕانیە. السلام علیکم. عەلەیکە السەلام و ڕەحمەت الله. باشی بەڕێز. سپاس دەکەم کاگیوا گیان، فەرموو بە کورتی سپاس دەکەم. بەسەر چاوان. وەڵا کاکە بۆ ئەوەی تۆزێک بڵێ لەوێ لەگە بەرنامەکەی بگرێنێ بەس کاکە ئێستاکانە لە ڕانیە من کە پەیوەندیتان بە جەنابەتەوە دەکەم شتێکە توە بۆ منە حکومەت دەیەوێ بۆ من هەندێک هەژار ماڵە هەژار میان ئەوانەی کە فەقیرن خۆرەکە بەسەردارەش بکە ئەنجومەنێک هەیە لە گەڕەکەکەمان لەبەر ناکەوێ لەبەر فۆر و لەبەر ئەوانەی کە دەڵم بە فۆرمە دەچێن بەخۆی ئەوەی دێم پەنجەرە تاوی دێنێم
خوا ئەگەدارە دەوڵەمەندەکانم دەیگەنێ نەک فەقیرەکان فەقیرەکە پێ ئەوێ تێشتەکەی داسی بڵکاکە وەرە من فەقیرم ئەمە دەستکوتم ئەو شتەی وەرگرم هەمووی لەبەر ماوە دەوڵەمەندەکەی بەرناکەوێ ئەو تێخوارێک کەسەرەکەی ئێستاش نەهاتووە شتەکە باشە برای بەڕێزم بەخۆی نهاتوێ هیچ نهاتووە خەڵک لەدا فۆرم و ئەوانە بەرناکەوێ بۆ ئەنجومەنێکەکە کە تخوا ماڵی من بنووسە تخوا ماڵی بنووسە بۆ هەندێک برینج هەندێک شەکری ڕاستە کاکی وای خێرە دەکە خوا خێری نووسی ئەوە خێرە بەس بیدەیە ببوورە بیدەیە کەسێکی شیا و بیدەیە ماڵێکی کە فەقیر بێ ئەم ناڵێکم پێشێک دێ جیرامانە هەر ئەگەر نا پیرێک و پیرێژ نەکەن نا شەم دەڵێن هەیە نانی ئیڵان نییە برای بەڕێزم نانی ئیڵان نییە وەرە ئەوە ئەمەوەم پێشێک دێ بەس کاکە لەکوێ هاوار دەکەی بەچێ دەڵێ حکومەت دەڵێ پارەی دەدەم کوا دێتە چێ پێمانە من بەس لێبیاتە دەوڵەمەندەکان لە کوا دێتە فەقیرەکان لا تزاوز الشتان عندك لا رأي كوار زم ديان داتيا إيش هرم بهم خدي خم أمن نو كريدي دم كاكا نو كريدي دم كري خانوي كري دكان كري مولدي دكانه كري رئيسي دكانه كري أو دكانه زانا تندك كاكا أكيد دشي نكرت قبول بنبي دورة مكريدي شوي ديني أمن ما عندك ولا جوري من عندي شاشكم بل راسك كاكا يانا دەستخۆش هزار بلاي برزم هزار قريبة سري بكاكا جا دەستخۆش کاکیوە سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی کاک سیروان وەرەگرم لە شاری سلێمانی وڵی خۆتان لێبێت سڵاوی خوا لە جەنابەت کاک سیروان بەڕێز بێ بیاخوا وڵی ئەگەر نەبێ ئەگەر هەیەک بڵین لەگەڵ ئەم حکومەتەیە ئەو بڵین ئەو ئارتی سادەستی کاک سیروان سەوتە دوازەح نییە تۆزێک بەرزتر قسە بکەی باشترە جۆ لێم هێستا کاکە گوێمان لێتە بەڵام تۆزە دەنگت بەرزکە بڵێ ئێستا کاکە ئەڵێم مەگەر هەشتێک لەگەڵ ئەم حکومەتەیە بڵین ئەو ئارتی سادەستین براکەم بەڵێ ئەنجا بۆیە پێویست ناکە بڵین لەگەڵ حکومەتە ئەمە هەر خەیرانێکە دۆزێتەوە خەیرانیشی بەدوایە یەکی بەڵێ پێویست ناکە زۆر لەگەڵی بڵین ئەنجا بێ داوا لە هەر بڵین خێخوازیە لەم مۆزۆ لەم قەیرانەیە ئەبێ بۆ خێخواز بڕوانی لەبەر ئەوەی لەم حاڵەتەیەوە هیچ پلانیشان نییە ئەو پلان ئەمریکا بۆ هەموو قەرزاری خۆیەوە ئەڵێ نەفەرێت $1000 و مناڵ $500 ئێمە ئەوە سەرۆک وەزیرانی کەنەداییتر ئەم هەموو سەرۆکانە هەموو قەرزەکە بۆ وڵاتەکەی ئەم ئەوە تا خەریکە دەستکاری قوتی خەڵکەکە بۆ مەحافەتی برا بەڵێ ئەنجا بەڕاستی دەستخۆشیان بەرنامەی و لێکەم ئەو ڕۆژە بەرنامەیەکە کرد هەرەوەیە ئاگل لە جەرگێ بەرناوی ئەو برادرێ و دراسێکەمان هاتوو بۆ 5,000 ئەی هاوا 5,000 بابە چی وڵا جا حاڵەتی لەوە خراپتریش هەیە کاک سیروان بەڕاستی وەڵی هەیەتر هەمووان بەچەی خۆمانی بینی هاوار حکومەت ئەبێ لە شوێبی 5,000 بابە چی یا بە ئاو یا بە نان یا بە چی ئینشاءالله خوای گەورە لە ناویان بەرێ من هەرەونا خوا ڕەحمکە ئینشاءالله سپاس بۆ پەیوەندەکەت ئەوەی کە ئەم مەسەلەی ئەم مۆزوعە دروستەکە ئینشاءالله لە سڵحەتیەکەیان بینینەوە ئینشاءالله دەستخۆش کاک سیروان گیان دەستە خۆش و ئەجەتمان سپاس بۆ جەنابیشت باوکی شەیما وەرەگرم لە دەربەنی خان سڵاو بەڕێزیان سڵاوی خوا لەوێ باوکی سڵاو لە خۆتان و لە بینەرانی بەڕێزش سپاس دەکەم زۆر بەڕێزی سلامت بێخوا برای بەڕێزم وەڵا باسی هەژاری و باڵێن لەگەڵ کەرەنتینەکردنە دووشتی زۆر باڵێن ئەستەمە یعنی بەڕاستی کاتێک حکوومەتێک یان دەوڵەتێک یان با بڵێن دوو حیزب یان دوو بنەماڵە لێرە لە کوردستانی خۆمان خەڵکی سژن ئەکەن زیندانی ئەکەن بێنان بێ ئاو و هەندێک جار بێ خزمەت گوزاری سەرەتایەکان وەکو کارەبا ئەمە بەڕاستی شەرمە بەڕاستی ئەم نازانین باسی چی بکەین هەژار ئەوەندە زۆر بووە بەڕاستی ینی بۆتە زۆرینەیەکی زۆری ڕەها بەڕاستی بێما خۆمان لە بازاڕین ئەزانین خەڵکی چەندە هەژارە چەندە کەم دەرامەتە چەندێ نەبوونە ئێستا بەو شێوازەیە کە ئێستا ئەیبینین لە ئۆرگانەکانی خۆیان ناوی هیچ نابم بۆی کەس نەڕەنجێنم لە ئۆرگانەکانی خۆیان سەبەتە خۆراک تەوزیع ئەکەن دابەش ئەکەن خەڵکی بانگەکەن هێندەی هێندەی هەژارێکە سەد هێندەی هەژارێک کەرامەتی ئەشکێنن
سەد هێندەی هەژاریەکە با بڵێن وای لێ ئەکەن لە ناو خەڵکە چۆن ئێمە ئێستا دەربەندیخان بە شاری ترس بە شاری با بڵێن نازانم چی ناومانە بن زۆر تێزەونیان کردوین هێندەی تریش هەژارێکیشمانیان خستۆتە ژێر پرسیارەوە بەڕاستی ئەنی کەرامەتیشیان ڕوفاندوین ئێمە این داواکەم لەو بەڕێزانەی کە خێر ئەکەن کە سەدەقە ئەکەن بە ئەوەندە سێڵفی و ئەوەندە ڕسمی ئەو خەڵکە هەژارە بڵاو نەکەنەوە چونکە ئەوانش خاوەنی هەستن خاوەنی کەرامەتن خاوەنی کۆمەڵێک شعور لە ڕاستیە با بێنە پێشاوی خۆیان هەژار بن بچنە بەر دەرگای کەسێک بچنە بەر ئۆرگانێک لە ئۆرگانەکانی و حیزبانە حەتیان خۆشە وێنیان گورد و بڵاویکەنەوە هەر ئەوە ناڵێ دەستان خۆش بێ ئەخوا بەرنامەکانتان زۆر جوانە دەستخۆشیتان لێ یەکەم سپاس باوکی شەیما لەش ساغ بێ کاگزگار وەرەگرم لە چەمچەمان ئەم کاتە باشە ڕۆژ هەموو کاتت باش کاگزگار سپاس دەکەم پێشەکەی دەستخۆشی بەرنامەکە یەکەم بەڕاستی جێگەی دەستخۆشیە بەرنامەکەی جەنابتان دەستان خۆش بێ سپاس دەکەم هەر بێوەی بی ئینشەڵڵا سپاس دەکەم وەڵاهی کێشە و مەعاناتی خەڵک زۆرە باسی کەی بەس من ئەوەیە بە کورتی چەند خاڵێکی بخەمە ڕوو زۆر عیبە بۆ هەنێک کەس بە ناو مەلاوە بە ناو کۆمەڵ ئێشتەوە تەشیری کەس ناکەم دوو دەبەڕۆنیان 2 کیلۆ برنج دەدەنیە داتەگرن لە فەیسبوک حیا و کەرامەت و شەرەفی کابرا ئەشکێنن لە ناو خەڵکا بڵاوێکەنەوە ئەم دیابەیە بەسە تاکەی خەڵکی عاقڵ وابێ تۆ خێرەکەی خێباخوا بۆ بنووسێ نەوەکم بەشەر بۆ بنووسێ و ببیتە سینەمای دەم خەڵک لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە کابراایەکی خەڵکی وا هەیە ئەمەنە داماوە ئەوەنە فەقیر و شەوساوەیە عیزەتی نەفسی ئەوەنە بەرزە لەبەر ئەوەی بە تەفریلی نەکەن و یاخۆت ڕەسمێکی دانەگرن لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئامادە نیە ئەو دوو دەبەڕۆنەیە ئەو 2 کیلۆ برنجە وەربگرێت لە ئەمانەی کە بەناو خێرخواز بڵاوێکەنەوە ئێمە خێرەکەین و خێر چۆن وابیە دەستخۆشیتان یەکەم کاگرزگار دەستخۆش سواز بۆ پەیوەندێکت دایکی ئیبراهیم وەرەگرم لە چوارقوڕنا سلام علیکم عەلەیکی سەلام و ڕەحمەت الله دەستخۆشی بەرنامەکە دێ دەکەم سپاس دەکەم دایکی ئیبراهیم وەڵا لەسەرەوە دۆخە ئێستا مامۆستاجیان بەڵێ بەڕاستی دۆخەکی زۆر ناخۆشە بەڵێ خەڵکیان کەرنتینە کردووە خەڵکی شوکاری نەماوە خەڵک چی بکە سەبەتە خۆراکەم بەسەر خەڵکی یادا بەرز دەکەن ئەوەی کە پێیان خۆش بێ بۆ خۆیان مەبەستیان بێ دەیدەن یادی و خەڵکە هەژارانە بکەن ئەوانە کە دوکانیان هەیە براجان دوکانەکانیان داخستون بژێژیانیان لەکوێ پەیداکەن دوبارە دەستخۆشی بەرنامەکە لێ سپاس دەکەم دایکی ئیبراهیم دەستخۆش سپاس بۆ پەیوەندێکت کاک حسێن وەرەگرم لە ڕانیە سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله کاکە گیان دەربارەی ئەو کەرەنتینەکردن و ئەو هەژاری کە ئێستا بەرەکی خەڵکی گرتووە بەڕاستی من وا دەزانم حکوومەتی هەرێم فێڵێکی زۆر باشی لەو خەڵکە خێرخوازەی کردکەوە هانی دان خێرکەن ئەوە ئەرکی حکوومەت بوو ئەو خێرخوازانە گرتیان ئاستۆ خۆیان دەستیان خۆش بێ و ئاەتێک ئەعوذ بالله من الشیطان الرجیم خوای گەورە دەفەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجر عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون أواني كفاية جورة دبخش كثروة ساميان دبخشني بسو بروج بنهاني بأشكرا وأجدين لا يخاية جورة راستا هنديك كس وين دقريتو هنديك حالتي لفيسبوك دابلا دكاتو كساتي وێنەی هەژارەکان نیشان دەدا ئەوە بەڕاستی شتێکی من بەباشی نازانم وا بەباش دەزانم کە بۆ خۆی باشکرا خێر دەکە ئاسەڵش زانێ بازانێ بەڵام بۆچی وێنەی کەسەکەی بڵاو دەکەیتەوە بڵاوی مەکەوە بۆی کە کەسەکە هەستی نەشکێ هەستی بریندار نەبێت بەیانی بەڕاستی پێڵم هەند بەشێک لەو خێرانی کەکراوە من لێرە لەلایەمە هەندێک کێکراوە هەندێک کەس دەزانم کە ساز و خاوەتی مادیشی باشە بەڵام بەشداری لە وەرگرتنی ئەو خێرەدا کردووە ڕێگەی گرتووە لەوەی کە مەسەلەن هەندێک کەسی ضرور هەیە کە ئەو بەشە خێرەی پێدا
وەخوای گەورە دەفەرمی ئەوانەی کە سەرۆت سامانیان خۆ دەکەنەوە و نایبەخشن لە ڕێگەی خۆیدا یومە یحما عەلەیها فی ناری جەهەنەمە فتکوی بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. إن شاء الله ئەو ئاەتەش إن شاء الله بەبەر سەرکردەکانمان و بەبەر کاربەدەستەکانمان و بەبەر ئەوانە کە سەرۆتی سامانی ئەو میلەتەی دەخۆن بە ئارەزوی خۆیان و درەخشان و پەخشانی دەکەن بۆ خۆیان خۆی دەکەنەوە. ئینشەڵا ئەوانیش لە ڕۆژی قیامەتدا ناوچەوان و لاتە نیشت و پشتیان پێدا دەکرێت بۆی ئازار و پێیانەوە دیار بێت و ئازار و ئەشکەندەی ئەو سەرۆتی سامان خۆی بچێژن ئینشەڵا. ئینشەڵا دەست ڕۆژ سپاس بۆ پەیوەندەکەت کاک حوسێن. باوکی ئاسۆ وەرەگرم لە چەمچەماڵ. کاکە سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم براکەم. سپاس دەکەم باوکی ئاسۆ زۆر بەڕێزی. یا ڕەبی خوای گەورە سەرکەوتیتان کات دەستان خۆش بێ. ئەجمعین هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیش خوای گەورە سەرکەوتیتان کات. وا لە جەنابی شەبازی بێ ئینشاءالله. کاکە تەوەرێکی پشتیوان بەخوا تەوەرێکی زۆر باشتان بزار دەستان خۆش بێ. سپاس. برای من یعنی قسەکردن زۆر لەسەری ئەو برایانە زۆریان زۆر قسەی باشیان کرد لەسەری. بەڵام بەداخەوە حکوومەتەی ئێمە هەمومان بینیمان لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتەکان و وێنەکانی جەنابی سەرۆکی حکوومەت و کابینەکەیمان بینی چۆن پێەکەنیتر لە کاتێکا سەر وەزیرانی وڵاتانی ترەکرێن. خۆشبەخت ئێمە سەرۆکی حکوومەتەکەمان $100 سەرفەکە $1 ملیۆن سەرفەکە بۆ سیارە بۆ چیمانە بۆ خاتر خوالان کرۆز هەبوو دکسیان بێ دەو کاتە من بەفکرم دێ مای هەشتاویەکەم ئەو کاتە ئەوانەیان پێبوو ئێستا بخێرە 2020 $100 ئەو $100 ئەگەر لێچە من تۆزە لە بیکاریان خراپم بەڵام ئەو $100 وت کرایەوە بۆ هەژار و فەقیر وەژاری ئەم هەرێمە داماوە کە ئەوە مانگێک زیاتر خەڵک کەرەنتینە کراوە. یعنی چەندێک باش بوو چی خەڵک دەستخۆشی لێکردن هەر چەندە ئەگەر پشتیان کردای ئازایی نییە چکە لەبەرەوەی زۆر داهاتیە وڵاتە زۆر لەوە زیاترە کە ئەی خۆن و ڕوا و کەس نازانێ بۆ چۆڕوە ئەمانە گەرەوەیان بکردایە ئێمە بۆ سیارێمان بۆچی بڵێ ئێستا ئەوە ناڵم قەیرانە ناوێ ئێستا بەتەمانی دەستکاری موچەکەمان کەن من پێشمەرگەم دەستکاری موچەکە ناکەن ێ باشە کە دەستکاری موچەکەکەن $100 بۆ دەن مەسیارەکەک ئەی هاوار ئەی بۆ دوای میگە کۆنگرێ ڕۆژنامەوانی ئەڵێن وەرە وەزیر و خەڵکی ئافۆبان بگانەکانی هەرێم خێرخوازان وەرن کاکە دەستگیرۆی حکومەتکەنەوە چاوتان لە فەقیر وەژار بێت کاکێکیان ئەوەی کە ئێستا کۆمەڵی خەڵک ڕەخت ناگرێ هەڵێ وەڵا کاکە ناکرێ ئەمە ڕەسمە گیری و خەڵکی فەقیر وەژار و کاکە من بەرنامەی بەخشینیە و هانایە و ئیسلامەکەی دەست پێدا جان کۆمەڵە خەڵکی فەقیر وەژار ئەوانێکی زۆر زۆرەیە ئەو کاراتن کارێکی خێرخوازی ئەوەی ئەمڕۆ دوێنێ و پێرێ دەستی درراوە بێ علاگە خیارە با ڕەسمی لە پاڵاگرەیدا بە فەقیر وەژار تۆ باسی ئەوەکەن ئەی بۆ باسی ئەوە ناگەن ئەم هەموونەوتە بۆ چۆڕوە ئای بە باسی خەڵک سەگەر ڕست پێ بژیری وەرە کۆرە بکاکە تۆ با خێرەکە بکەن خۆکە و $100 درا بە سیارە بدرایە بە خەڵک باڕستنە لە پاڵا بێتە کاکە جا خەڵک با خێرەکە بکە فەقیر وەژار زۆرە داماو زۆرە کابرا لە پیرەمەگوڵ مەڵە کاکە من مناڵەکانم کەم بەناو خەڵکەوە ئیتر هەژاری دەسوێن بەخوا هەر وڵاتێتر بواە حەقوا بوو لە سەرۆکی حکومەتەکەەوە ڕێک بۆ ئاخر وەزیر و دیرعامەکە بۆ خۆی کامل بیان تا گۆرە با بڕێنە بۆ ماڵەوە کاکە حکومەتێتر بابێت تەشکیل کرد ئەو قسانەی من تۆزێ ڕەنگە عەشایەتی زیاد بێ بەڵام ئەمە قسەی ناخی هەموو وڵاتێکم هەرێمی کوردستانە پێویست بۆ ناکە ئەرێنی و نەرێنی باسکەین بەسە خەڵک فەوتا بە ئەرێنی و نەرێنی و ئەمە تاکەی ئەم میلەتە داماوە بچەوسێتەوە بەدەست ئەم دەسەڵاتەوە کاتە ئاورێ لەو فەقیر وەژار و خەڵکی داماوە بزنەوە حکومەت لە چۆن ئەی هاوار بۆ ئەم هەموو باش خەڵکی خۆت نییە بۆ کوردی قسە ناکەین کاکە بۆ کاکە جان بۆ لەم میلەتە بکرێ بۆ بە خەڵک فەقیرە خەڵک داماوە خەڵک هەژارە کاکە جان تاکەی کاکە وەڵڵا خێرخوازان ئەوەی کە خێرەکە ئەوەی کە دیمار کاتە خێر بیدابوو و حزبە ئیسلامیە بیدابوو و کەناڵی ئیسلامی گەێنە شوێنی خۆشیان بەخوا بینیمان لە کەناڵێ ترەوە کەناڵی نەوتایەکانیان بیۆدرێ ببوون کەم قسێشەکەم کە هەستا بەرنامە چەند کە فڵان مەلا ئەو نەدەستەر دوورانی وڵات چون دوو ئاگرتویان وڵای ئێمە هەساون عیزاریان کردوینە وایە کە بەرنامەی تایبەت شانس دەکرد بۆڵام هاتووە لە پایە ئەو نەشانەداوەتە وچەن ئەی بۆ ڕووی ئافریقەدا پیشانی فەڵەرزەدا بەرنامەی بەخشین و عالەمە پیشانەدا
أيضا اليوم كاكن جانا ما أو عفرتي ولا لا دعوة كافة كانوا بيصوموا دعوة عارف بمشي عظم عشري خما ولا كاكن جان يستاخل بعض رسمي بالقناة إيوه كان على كان ورجع مثلا بقول خلاني كأجيل جتان يوم في شكاري في شنطة أو زاهرين من الخير وتصبر لا ودتي بالخير بالنش وقاخنا له شو كان بيدي يعني معناته مثل هم سرد هم برنامج كان فيه كسر خوش تصير وجار مستقر هذا أو كان عليك هذا أي بيسو أو خير خوازي وبرنامج كدروباتو إذا تطاري تولي دزجا خير خوازي تناو إذا بحر ولا دزجا خير خوازي وبطاريهم يربو دوخي أو كاي باوشي أسو تاكي والله تاكي زور من بيه خلص لم تجاتني بيه خلص لمن في زور تقطع زور داوي لكم كان زورش خلص سپاس بۆ پەیوەندەکەت بە حکمەوەی خەڵکی تر لەسەر هێڵ چاوەڕێیە کاتاوە پەیوەندی کۆتایی دێ بۆیە سپاستان دەکەم و مەمنونتانم چاوتان ماچەکەم با تۆزێک کورتتر قسە بکەین بۆەوەی ئەو خۆشەویستانەی دوای خۆتان گلەیمان لێ نەکەن. کاک محەممەد وەرەگرم لە بازیان ئەگەر لەسەر هێڵما بێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. براجان لەسەر مەسەلەی درێژکردنەوەی ماوەی کەرەنتینەیە حاڵی هەژاران ئەم دەسەڵاتان دوو ماڵە لە دوایەوە یەکەوە کە هاتنەوە بۆ کوردستان ئەرکیان ئەوە بوو کە سەڵی فێری سوالکردنکەن فێڵە فێری گوڵەچنەیانکەن فێریەوەیانکەن فێری سوال و سواقە بن هیچ شتێ نەبێت بیخۆنە ئەوان ئەم خەڵکیان فێری هەژاری کرد ئەم خەڵکیان تووشی ئەم هەموو چەرمەسەری دەردەسەریەتر ئەجینات پێشەوە خەڵک زۆر حاڵی باش لە سەردەمی سەدامەکە ناڵێن باش بوو بەڵام حاڵی لەم قۆناغە باشتر بوو ئەمانە میلەتیان وا لێکرد کەرامەتی بشکێت ویان لێکرد شەرم لە هیچ شتێ نەکا ئێستا هەژارانی وڵاتە ئەوەی کە بەڕاستی هەژارە لەڕووی نەدێت لەسەر تەلەڤیزیۆن لە شوێنێ لە داوای پارەکە ئەمە ئێستا ئەگەر دیقەت بێ هەمووی ئەندام و لایەنگرانی ئەم دوو حیزبە چەپەڵەی دەسەڵاتن ئەچن لە کۆمیتەدان لە ملاولایە خەریکی شروەرگرتنن ئیتر چونگە کەرامەتیان شکاوە شەرم لە هیچ شتێک ناکەن دوایەوە منەوێ بەسەر یەک خاڵیتر قسە بکەم لە ناحەی بازیان کاسوکارانی ناحەی بازیان ئەمڕۆ مدیر ناحەی بازیان نازانم چۆن ئەم فکرە مهمەی هاتووە بە مێشکا هاتووە شتێکی زۆر زەخمی بۆ خەڵکی بازیان کرد بۆ ئەوەنەی تر قوڵکا بەسەریانە ماوەی کردنەوەی بازارەکەی لە هەشتی بەیانیەوە کردو بۆ دوی دوانیوەڕۆ لەوە بەدەر هیچ کەسە ناتوانێت بچێتە ناو بازارە ئەیکاکەم خەڵکە بەچی بژی ئەو خەڵکە موادی هەیە لە دوکانەکانی هەیە ماسی هەیە وەشتی هەیە سەوز و میوە هەیە هەموو ئەم شتانە خراپە بێت من نازانم چۆن ئەم فکرە مهمە هات بە مێشکی ئەم پیاوە زەخمە هات ئەم شتە مهمەی بۆ بازیان کرد نازان وەڵام خزمەتەی کردووی نازان چۆن سپاسی پێ نادێرەوە یاخوا دەستی خۆش نەبێت بۆ خۆی ویشێکە کردویەتی بۆ خەڵکی بازیان هاتووە ئەم خەڵکی لە ئیش و کار کردووە ئێکاکە وەکو ئێمە خەڵکانێکی موسەمانی بێپارەین هەر ئەوەی ئەوەی من پەزارەکە شتێ پارە پێیاکەی نگین و ماڵەوە پێژێت چۆن ئەم بڕیارە دەکرد ئەوەی تە قڕە کرد بەسەر خەڵکیە من دەستخۆشتان لێگەم کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت. کاک محەممەد وەرەگرم لە چەمچەمە. باشی کاک محەممەد جان سپاس من کێشە نییە ینی وەشیاری تەندروستی بەبان چاو بەس ئەی ئەو خەڵگە چی بکە ینی ڕوولێ کوێ بکە ئەو خەڵگە نەبوونە ئەو خەڵگە کرێکارە ئەم سەرۆ مەیدانە بۆ هیچی تیا کردە ئێستا منێ بۆن مۆنە من نمونەیە کە کرێچیم هیچی شێکم نییە ڕێگام بازارەکەیە بڕۆمیش ئەم گرێ یعنی باوەڕکە لە گرمەی قەرەتینەکان ڕۆشتم تەلەفۆنی ڕقم دوکانەکانم وەرەگرت بۆی تەلەفۆنی بۆ بکەم بڵێم کاکە لەکوێیە ماڵتان ئاڵبوونی مناڵەکەم هەیە دێم ئەی فرۆشم ئەوی نایکڕین کاکە بەخوا ناتوانین بیکڕین ئێمە لە ماڵەوە ناتوانین شت بکڕین یەک دوکانێ نازانم چۆن لاکردبووە بردم بیفرۆشم هەر بۆ یەک خەرجی مناڵەکان دابین کەم مەبەستم ئەم حکومەتەیە باوەڕ کەسەیم کرد ئەوەندەی زەرەر وت ئەوەندە کەمی وتم واز لێبێن هەنای فرۆشم خی گەورە درگایە بەسێ درگایە ترێکاتەوە بەڵام ئەم حکومەتە زۆر بێ باشە برا بە ڕێزەکەم ئیتر دام لە ئەو برا بە ڕێزانەوە هەری خێرەیە ئەو بازرگانانەیە ئەوانی کە ترسی خوا لە دڵیاناتە ینی هەوڵدەن ئەو شوێنانە بگەڕن ئەو ماڵانە بگەڕن کە وەزعیان زۆر خراپە بزانن جێگاکان دەستنیشان کرێ ئەم شارە ئێمە بەتابەت چەمچەمان خەڵکی زۆر داماوی تایە خەڵکی زۆر فەقیری تایە خەڵکی زۆر دەستخۆشی تایە چەندی وەکوم نەبێت ئێستاکرێکی بێ هیچ مەعیشەتێکی نەبێ هیچ ژیانێکی نەبێ
ایم حکومت قیناکە اخوابێت وەزعی بۆ خەڵکت شتێ بکە يعني تو هەر ئەڵێت بدەیدەی ئەوتا ئێمڕۆ هەم سەیرەکەی پارێزگاری ئەولێر ئەڵێت وەزعەکە مەترسیەکە مەترسیدارە قینا يعني تۆ زۆر سێرە يعني ئەمانە يعني ئەو مەسئولانە برا بەڕێزەکەم باوەڕ کە هەر کامێکیان ئەتوانن 20 تریلیۆن زیاتر بە تەوزیعکەنە سەر کۆڵانەکانە ماڵەکانە نایکەن بەس کاکە ئامادەیانتیانەیە هەرەوە ناڵێت تۆ ڕێگاکە قەتاکات و مێت بابا باشە هەرکەم لە بوجەکەی خۆی لە ماڵەکەی خۆی لە حاڵەکەی خۆم چەند ساڵە مەسئول بووە شتێ پارە بدا بۆ خەڵک کاکە بێ هەر شتێ بکەن نایکە خێر ناکە وڵی هەر ڕێگریش نەکەن هەر ڕێگری نەکەن لەو برا بەڕێزانەی جەماعەتی بەخشین و ئاهانای خوازیوانەشان نەکەن باشە هەرچۆنێ بەبەست نیاوان زوو کارستار خوای گەورە لێ ڕازی بهاتە سەر خەت و وردە و دەبەشکماندا پەرلەمانەکانی تریش بەشکم ئینشاڵڵا تۆزێ غیرەتیان بجوولێەوەکان تێرە هەموو مەسئولەکان لە ئاستی خۆیانەوە هیچ کامێک نییە ئێستا بەشی ناڵێم 2-3 ساڵی هەر وەزعی خۆی باشە لە ماڵە بەڵام لەبەر خاتری خۆی پەروەردگار قەی چێتە کاکە هەمووی برای تۆیە کەسی تۆیە هاوسەی تۆیە ینی گشتی نەبوونە ئیستا تۆ دەرگاکەی لێوەسی چی بکە ینی ئەوە تا من خۆم هیچ ڕێگایەکم نەماوتم خۆی پەروەردگار خۆت مەگەر يعني زۆر سێرە تۆ ڕێگای بازار نەبێ ڕێگای هیچت نەبێ هیچێکت نەبێ تەنانەت دوکانەکەیشی نەکردەوە ئاڵتوونەکەم بفرۆشم ینی تەرفی بکەم ئەو خوای گەورە خۆی مەگەر ڕەحمان پێ بکات ئینشاءالله سەلامەت بیا خوا سەرتان مێشان گردن مازاکەن دەست خۆش کاک محەممەد جان سپاس بۆ پەیوەندەکەت بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان کاکاروان وەرەگرم لە شاری سلێمانی داخراوەتەوە پەیوەندەکەی کاکاروان داخراوەتەوە کاکاروان خۆشەویستان لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە توانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارێ بەرنامەی دوانگەی خەڵک بخەنە ڕوو کاک بەکر وەرەگرم لە سلێمانی سلام علیکم سلام ورحمة الله كيف مستديك آيات الكرسي مليو دنا جوانته کاک بەکر جان بەسەر چاو بەس دوای گلەیمان لێکەن ئەڵە بەرنامەکان کردو بە ئاینی و بەرنامەکە بۆ بە ئێمە ئاینی بەڵێ ئاینیە بەڵام ئێمە پشت بەخوای گەورە ئێمە داوا لە خوای گەورە ئەکەینەکەم بەڵامان لە جێگا حەجەکەم ئەو بۆ دەمە جوانەت و لەسە ناوە جوانە و ئاەتە کورسیمان بۆ خوێنی باشە بەسەر چاو ئەو جۆم دەگرتی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. كاك بكر يا اخوة دنا خوش يا اخوة دنا الاسلام جواز خويا بخات دوري ختم او في غمر النظاره خويا جان افضل ما لسلاتك داوا لميلتي كميلتي كل مسلمان همومان هوار كلنا خويا جورا لين خويا جان واني زوالم وزوال لكل ميلت مو لسجد متي سام لايدي زور سپاس ودتي خوش ما مسجل زور سپاس بو جنابت زور سپاس کاک بەکری جان کاک ڕێبین وەرەگرم لە پێنج جوان کاک ڕێبین فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله.
جناب و باشی کاک محمودیان سپاس دەکەم کاک ڕێبینجان زۆر مەمنونم ئەگەر لە تەلەفۆنەوە گوێ لە من بگری سپاس دەکەم بەسەر چاو لە تەلەفۆنەوە گوێ لێگرم بەڕێستان باشم شکر الحەمدولله سپاس بۆ خۆی تەعالی زۆر باشی خۆی گەورە سەلامەتێکا و خۆی گەورە ئەو کەناڵە پێ جوانترکە وەکو وەسف نەخۆشمانەوی الحەمدولله خوا سەربەرزەکە ئینشاءالله ربی خوا لە ڕازی بابەتەکەی بابەتێکی زۆر باشە ئێمە ئەڵین لە ڕاستیا چۆن تەندروستی خۆمان بپارێزین ئێمە وەکو موسڵمان الحەمدولله هەر لە سەرەتای باوەڕهێنان و شوێنکەوتنی ئەم دینەوە لە ڕاستیا فێری خۆپاراستن بووین ئەوەی باوەڕی هەبێت و بە تەواوی شوێنکەوتەی کتاب و سوننە بێ لە حەقیقەتا ئەزانێت چۆن پارێزگاری خۆی بکات لە هەموو بەڵا و ناڕەحەتی و ناخۆشیەکان کە دێت بەتەکید وایە بۆیە ئێمە وەکو باوەڕدار لەوانەیە بیرخستنەوەیەکمان بوێت حقیقت بیرخستنەوەیەکمانەوێت و هیچی تر کەسانێکی وەکو جەنابتان خی گەورە پاداشتان باتەوە کە لەو کەناڵە جوانەی پەیامەوە بیرمانە خەنەوە کە ڕێنمونیەکان خۆشیان لێ یەکەین ئەمە کە لە ڕاستیا هەمومان بەو ڕێگەیە ئینشاءالله کوردستانی الحەمدولله زۆرێکی ئەهلی باوەڕ و ئەهلی ئیمانە و ئەو کەمینیش کە هەیە دکتۆرەکان هەر بینیانەخەنەوە خاڵێکی تر لە ڕاستیە لە مەسئلەی هەژاریەکە من ئالێرەوە دەستخۆشیەکەم هەیە بۆ تەواوی ئەو خێرخوازانەی کە هەڵمەتێکی زۆر باشیان کرد دەستیان خۆش بێ خوای گەورە پاداشتیان باتەوە خوای پەروەردگار بەرەکەت خاتە ماڵیان خوا سەروەت و سامان و ماڵ و مناڵیان لە هەموو بەڵاو موسیبەتێ بپارێزێ ئینشاءالله چونکە من لەناو وەزعەکان بۆ خۆم وەڵڵاهی ماڵی وامان بەسەر کردوت و خەڵکی وا هاوکاریمان کردووە باوەڕ فەرموو مامۆستا مەحموود جارێک لەناو بەشەکەیان مریشکێکی تیا بۆ مناڵی ماڵەوە توێتی توخوا دایە زوو بۆمان برژێنە یعنی هەفتە بۆ نەیخواردووە لەبەرەوە ئینشاءالله زۆر خێریانەگاوە زۆر لەو کەسانە ئەبن کە دەرگای بەهەشتیان بۆ کرێتەوە ئەوە دەستیان خۆش بۆ خوا پاداشتیان داتەوە بەڵام ئەلێریشۆ من ڕوو ئەکەمە ئەو کەسانی کە لەم وڵاتە دەسەڵاتدارن پێتان ئەڵێم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مثلا کاک محموود ئەگەر بپرسین سەرۆکی حکومەت چەندی مەعاشەیە مانگانە چەندی هەیە ئەتوانێت بەڕاستی ئەمڕۆ بێتە ئەو مەیدانە تەنها 2 مانگ معاشەکەی خۆی و وەزیرەکانی تەواوی پەرلەمانتارەکانی بەغدا و کوردستان من ئەم پێشنیارە لەم کەناڵە بەڕێزە و لەو چاوە بە فرمێسکانەی بەڕێزیشتەوە پێیان ئەڵەن توخوا و لەبەر خاتری خوا ئەگەر باوەڕیشتان بەخوانیە کاکە لەبەر خاتری خۆتان و ئینسانیەت تەنها هەر یەکێکتان وەک مرۆڤێک وەکو مرۆڤێک بێن مێژوێ بۆ خۆتان تۆمارکەن بۆ ئەوەی بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ساڵی کۆرۆناکە توانیان هەر یەکی 3 مەعاش 2 مەعاشی خۆیان 2 موچەی خۆیان بخەنە ناو سندوقەکان و ئەوانیش کەمپینێک پێش بێنن هەر ناوی بنن کەمپینی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ هەژارانی هەرێمی کوردستان ئەم پێشنیارە ئەم کەمپینە ڕابگەێنن کەمپینی دەسەڵاتداران و موچەخۆرانی پەرلەمانتارەکانی بەغدا و هەرێمی کوردستان و وەزیرەکان ئەم کەمپینە ڕابگەێنن مەعاشی 2 مانگیان ویژدانیان هەبێت تەنها مەعاشی 2 مانگیان باوەڕکە هەموو هەژارانی کوردستان لەم ناڕەحەتی ڕزگاریانە بێ ئینشاءالله ئەم دووشەم هەیە و یارەبی خوای پەروەردگار پاداشتی بەڕێز بداتەوە جنابی شو ئینشاءالله لەبەر خاتری خوا لە دوعاکان تا من یەقینم هەیە ئینشاءالله جناب و دوعات قبوڵە زۆر بپارێرۆ لە خوا و لە دوعاکان تا بەتایبەتی زۆر دوعای خێر بۆ هەموو مسلمانان بکەوە بۆ هەرێمی کوردستانیش بەتایبەتی خوا بمان پارێزێ دەست خۆش بێ ئینشاءالله سپاس دەکەم کاک ڕێبینجان خوا پاداشت باتەوە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی شازاد وەرەگرم لە سلێمانی السلام عليكم ورحمة الله عليك السلام ورحمة الله وبركاته شلوني بلاد الرزم خوا پاداشت ئاماتو أجمعين خوا سلامتك باوکی شازاد بەڕاستی ئێوە جێگەی خۆشی خەڵکن بەڕاستی ئێوە کەناڵەکەی ئیسلامیەکان هەردووکیان نەکەریەوە بەڕاستی ئێوە جێگەی خۆشی خەڵکن جێگەی ئەوە کە شانازی تاپێکەوەەوە من لێرە تێبینێکم هەیە من کوڕێکی زۆر کوڕەکەم لە هیچدا بڕاوە بە حەقەت کوڕێک مێ زۆر بێ شەکچێک مێ کەمەندامە کرێتیە هەتا ئێستا من ژمارەی ئەوی نەیەوە نازانم کە خواردنیان بۆ گرم لە لای بەڕێستان لەو بەخشینە
نییە زۆر محتاجن بەڕاستی ئەو دوانە خۆم فەرمانبەرم توانای ئەو نیە یارمەتیانم بەڕاستی باوکی شازاد ژمارە تەلەفۆنەکەت جێبێڵە بەسەر چاو ئیشەڵا وەکو ئەوە ژمارەکەم لای بەڕێستانە بەخوا بڵێ خۆ من خۆم فەرمانبەرمەوە هی ئێستا تا موچەمە نەگرتووە هەتا ئەم دەکەیە نا بەخوا بەس بەخوا ئەم کچێکم کە مندام و کرێکیشە کوڕێکم لە هیچ دابڕاوەلەوە ئەم کرێ نادا بەس ئەویش بەخوا محتاجە بەڕاستی باوکی شازاد تەلەفۆنەکە دامەخەرەوە باشە ئێستا ئەو لە ژووری کۆنتترۆلەوە قسە لەگەڵەکەن باشە بە چاوان دەستەکانم سپاس بۆ ئێوە بەڕاستی جێگەی نازی خوا پاداشتان داتەوە ئەلحەمدولیلا سپاس بۆ جەنابیشت خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە ڕێگەی دوانگەی خەڵکەوە ئەو سەکۆیی کە سەکۆی هەموو خەڵکی هەژار و بێکەس و خەڵکی بەژمێنەتی هەرێمی کوردستانە ئەمەوێ یەک تێبینی بدەم بە ئێوەی خۆشەویست ئەویش پێشەوەی پەیوەندیەکی تر وەربگرم من یەک شت ئەڵێم بە تەواوی بینەرانی هەرێمی کوردستان و ئەوانەی کە ئێستا بینەرمانن ئێستا وەرێگرم کاک زوبێر یەک دەقە ئەمەوێ یەک تێبینی بخەمە ڕوو ئەوی ژەوەیە بە تەحەداوە ئەم قسەیە ئەکەم هیچ کەناڵێکی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئامادە نییە ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی هاوڵاتیان وەربگرێ و خەڵکی گلەی و گازندە لەم حکوومەت و لەم دەسەڵاتە بکەن بە سەرجەم ئەو کەناڵانەی کە بە ملیۆنان دۆلاری بۆ تەرخان کراوە و زۆر پرۆفیشناڵانە کارەکەن و زۆر کوالیتیان بەرزە و زۆر دیقەی تەلەڤیزیۆنەکانیان پێشکەوتووە هیچ کەناڵێک لە کەناڵەکانی دەسەڵات لەگەڵ ڕێزم بە هەردوو زۆنەوە ئامادەنین بەرنمەیەک لەم شێوازە پێشکەش بە خەڵک بکەن و خەڵکی گلەی خۆی بگێنێت بە دەسەڵاتداران کاک هێمن وەرەگرم لە شاری کرد السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشي كاجي من جان. وعليكم السلام ورحمة الله. والله يدك بشي برنامج لكم إن شاء الله. سپاسەکەم. والله في جماعة صار فيش تخوض جوز ولا تيري ولا تكبرية والراسي. بلى. إذا خلق خوي تاواني دولة أما يكتوهم أوانيك أو دولة منو أو يكون على داربو. هیچ حسابێکی بۆ ئەم خەڵکەی پەخ ناکەن اینجا ئینسانی تە بووە پارێتەوە ئینسان تۆجێ خۆراگر بێ ڕاستە فەقیری زۆر ناخۆشە یعنی وەک ئەسکۆی وایە لە دەستا بێ جارەکە لە ماڵەوە ئینسان داشێت تەحول نەبوونی زۆر زەحمەتە لەوانەیە تەعاتم نوێژەکە پێ نەکرێ بە ئاسانی بەڵێ اینجا ئینسان دایما شکرانی خوا بکە ئەم بەڵایش هاتووە خەڵکی ئەم ڕۆژانەی لەبیر نەچێکەوە نقوڵەکە بەچایەوە خورمایە خواردنانی دەست ناکەوت ئینسان پێویستە کە ڕەتەشە بۆ بە خەڵکا بۆ تەنازوکردن بۆ شتێ بەڵام تاوانی هەیە کاتی دەنگدان دێ خۆی و ماڵم ناوێ خۆی ئارازانەوە بە گۆرایی لەدەنە سوراوە بە جادەکانە ئەوانەیە قەت لەبیر نەچێت و دەستخۆشی لێ یەکەم و سەلام عەلەیکم. دەستخۆش عەلەیکە سەلام ورحمەت الله. باوکی تاها وەرەگرم لە شاری هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. خۆزی ئەخوا دەستخۆشتان لێ دەکەم لەو بەرنامەی. سپاس دەکەم باوکی تاها زۆر بەڕێزی. بەنسبەت ئەوانەی کە خێرێ دەکەن ئەگەر بەدزی بە ئاشکرا هیچ فەرقی لێ باخێت ئەوڕۆکە ڕۆژ ئەوڕۆ مەیدانی ئەوەی ڕۆژی ئەوەی خەرج خێرێ بکاتن ئەو بەدزی دەیکا بە ئاشکرا دەکە داوا لە خەرجەکە پێ ناکە بێ کابرا ڕسمی با بگری با ڕسمی بگریت خەریەکە مادەم خێرێ دەکا بابی کە ئەوڕۆکە ڕۆژەکە وایە داوا لە فەقیرانیش دەکەم بازیان بخۆیان نەسووتێ کۆرۆنە فەرقی فەقیر و دەوڵەمەندی نەکردیا بەخوای دەوڵەمەندەکان هەمووان لە بنەبانی زراویان چووە فەقیرە ڕە سروجەکەوە لە دەرەیە کۆرۆناوەندەی پیاوانە هیچ فەرقی نەکردێ فەقیر و دەوڵەمەند و مەزدور هەمووی پێکراوانە زۆرێ حتا دەوڵەمەندتری زیاتر زراوی چووە حتا پتر مەسئولیاتی هەبی زیاتر زراوی فەقیر با هیچ خەمی نەبیتن ئینشاءالله خوای گەورە فەقیری دەپارێزی وڵاتەکەتوان هەموو دەپارێزی ئینشاءالله. دەست خۆش باوکی تاها سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی محەممەد وەرەگرم هەر لە هەولێر. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشی برای من سپاس دەکەم زۆر بەڕێزی باوکی محەممەد. خۆشتان لێ دەکەین بەرنامە شایستەیە وا لێ ڕازی بێ زۆر مەمنونم. سپاسان دەکەین کە دەنجی خەڵکە دەگەین بە هەموو جیان بە تایبەتی کوردستان. دەست خۆش. سەلامەت بێ.
لەسەر ئۆتۆمبیلەکەتان دشتی خۆمان پارێزین لە نێوان هەژاری کارەنتینە دوودا بە تۆرە چینگیمە زۆر هەژاری کێشەی زۆر گەورەیە هەروەکو ئیمامی خەبی بەفەرمایەکە هەژاری کەسێک باید من دەمکوشت هەژاری وەکو شتێکی زۆر بێزاوە یعنی زۆر ناشرینە ناخۆشە یعنی ئەو کەسێک کە هەژار نەبی کەس یعنی ناتوانی بچ پێ کاتن هیچ ساتێکیش دەوڵەمەند ناتوانێ خۆی هەژاری دانێ ئیلا ئەو کاتە دەتوانێ کە خۆی هەژار بە هەر کەسێکی دەوڵەمەندی دەوڵەمەندێک یعنی کە یارمەتی هەژاران بداتن ئەتە هەست و ئارامی دەکاتن کە ئەو ساتە هەست پێ دەکاتن کە یارمەتی هەژارێکی داتن ئەو هەژارە لەلایەن خۆڕەوە داوای لێخۆزنی دەکاتن یعنی ئەو گەورەترین سەرفرازیە و بەنسبەت کۆڕۆنا ئەو شتانەش یعنی خەستێکی زۆر بێنا کردیە پاش بەڕۆژی هەموو خەڵک دەداتن بەس خەستێکی زۆر بە ناڕەحەتی نیشان دەدەن لە دەستاتدا یعنی خەڵکانێکی زۆرمان هەیە ئەمبارەیان دەستەیش و ڕۆژانەیان ئیشی کردیە دە ساتە ناخۆشەی ژیانی زۆر ناخۆش بووە ئێستا یعنی وەختی پێش کۆڕۆناکەی ژیانی زەحمەت بووە ئێستا ئەو زمان ینی وەختی کۆڕۆنا ئەو قەدەغیا هەچۆنەوانە زۆر بە تاثیر لە خەڵکی کردە پێشکەشم هەیە دۆ دەستگای خێرخوازیانە یعنی تاکراوە بوون بۆ کەسانێک کە زۆر کەسێ شایستە نییە بۆ ئەو هاوکاریانە بەچبری خۆی وابشانە دەکە لێ قۆماوە کە نیەتی لەوانەش زۆریان هەیەمایان وەسئیشان زۆر باشە وەسێ بوونە سێرە وەزعبوونە تاو لەبەر خەرچینە یعنی ڕێکە ئاسان ناکەن کە بگاتە دەستی هەژاران بەڵێ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەمال وەرەگرم لە سلێمانی کۆتا پەیوەندی کاک جەمال ئەلو کاکە مەحموودجان چۆنی باشیت چۆنی کاک جەمال گیان باشی شکر خوان لێبێ سڵاوی خوا لە جەنابەت کاکە مەحموودجان بۆ خوا من پێ ساڵە ئەو ناوجەکەم بۆ بە خەوزی ڕژڵێ بۆ بەڵێ تۆ تەماشاکەی ئەم هەموو ژوو پیا و مناو و داماوە لە سووریا و لە عێراق بە ئەسوحانیەکە لەبەر بەڕەوەندی خۆیان تو ئەو خوا تۆ حەز ناکەی خوا ئەحمەد جوندیە بۆ نادوون ئەو هەموو ملوڕانەی پێچاوەتە ژوو و ئەسوحانیانەکەات وایە ئەوش ڕوویەکی باشێتی وایە باش نییە خوا بەخوا من ئێستا ئەوەی ئاوشەنێ ئەو دڵمەکە سێ و سیا منیشی ئەگەر بەرکەوم با ئەو تۆزانی ئەو هەموو ژوو ناو و ئەسفەرگەدانی ئەم عێراقوسی سووریانە ئیرەیە کرد وەڵا بەتاکید وەڵا کاکە جەمالگیان کاک جەمالگیان خەڵکێکی زۆری مەزلوم بەدەستی بەتاکید وایە من هاوڕاتم لەو قسە دەسم کرۆ بەگریان کە ئەم هەموو گەدرەم دیوە ئەم هەموو زوڵمەم دیوە وەڵی گاوری بە گاوری خۆیەوە بیابەزەی بۆ میلەتە ڕەش و ڕووسا باتاوە بەڵام ئەمانە ئێمە وەڵی لە ئاسن لە حەسیسە ویان مەسرە بەزیان بۆ میلەتە داماوە نایەت کاک جەمال جا تۆ بیەنە بەرچاوی خۆت ئەو مناڵەی کە لە سووریا کەوتە ژێر هێرشی موشەکەکان هاوتی من شکاتی خۆمەگەێنمە لای خوای گەورە چاکماگەلەکان جا ئەوە شکاتی خۆی گیان و خوای گەورەش ئاوە هەمومانی پێچاوەتە ماڵەوە ناکەکان مەحموود سوێن بە گەورەی خوا سوێن بە گەوری خوا ئەوەی ئاوشەری ئەو دڵەمەکە منێتە کە ئەو هەموو ملوڕانەی کە بژاتی خوانە کردو خوان بەخوای کە حەز دەزانی یەسە هەمی وەکو ڕێوە زانن دەزوورەوە بە یەک جوندی خۆی بە یەک جوندی خۆی کە کەس نابینێ و کەس نابینێ و نەکارە و نەتۆپ و نە کاراکی بێپۆڕەکەوان و هیچی بە عەمەلیان نایە دەست خۆش بێ حکمەتی خۆیەتی خوای گەورە خۆی باشتری لێزانێ ئینشاءڵڵا بە ئومێدەوەی بەخوا خێری پێوە کار مەحموود سوێن بە گەوری خوا هیچیان بەبێ حکمەت نییە هیچێکی ئەو بەبێ حکمەت نییە سوێن بە گەوری خوا حەزەکەم ئەوەی کە قایمی کارەکەی قەت دوعا ناکەم لای بە بەڵێ دەست خۆش بێ خوا کاک جەمال
سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەمال کۆ تا پەیوەندی بوو. خۆشەویستان هەندێک کۆمنت هاتوون بۆ ئەم بابەتەی ئەم ڕۆمان بەپەلە هەندێکیان ئەخوێنمەوە. کەمال سووسی نووسێتی خەڵکی ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لە پابەندی و مانەوە لە ماڵەوە، بەڵام بەداخۆ حکوومەت جگە لە دەرکردنی ڕێنمایی هیچ هەنگاوێکی بۆ هاوکاری خەڵکی نەناوە. مەلا محەممەد باڵەکیانی نووسیوێتی هەمومان ئەتوانین خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا و گشت نەخۆشی و ڤایرۆسێکی تر، بەڵام تەنها چەندەها کەسی تر هەن کە لە ڤایرۆسەکە خەتەرترن بە کۆمەڵگا یاخود بۆ کۆمەڵگا. کەمال جەمال نووسیوێتی هیوادارین حکوومەتی هەرێم پلان و بەرنامەی تۆکمەی هەبێت بۆ گەلی کوردستان، چونکە خەڵک توانای بەرگەگرتنی ئەو هەموو قەیرانە دروستکراوە سروشتیانەش نییە. زوبێر ڕەشید دەڵێ هیچ کەس ناتوانێت لە هەمان کات پابەندی ڕێنمایی وەزارەتی تەندروستی بێت و سەیری هەژاری خۆشی بکات. محەممەد هیوان نووسیوێتی حکوومەتی چی ناتوانێت پێداویستی سەرەتایی هاوڵاتیان دامی بکە، اینجا پلانی بۆچی هەبووە تا ئێستا هەی بێت. گۆران سلێمانی نووسیوێتی چاوەڕێی چی لە حکوومەت ئەکرێ کە داوای سەدەقە و خێر لە خەڵکی ئەکات، ئاشی نەزان هەرخوای جێڕێ. کاروخ عەبدوڵڵا نووسیوێتی باوک ڕێگای مەرگ هەڵدەبژێرێت لە پێناو مانەوەی ڕۆڵەکانی خۆی. سادق عەبدوڵڵا دەڵێ هەموو وڵاتانی جیهان هاوکاری دارایی هاوڵاتیانی خۆیان کردووە، پاشان ئامۆژگاری هاوڵاتیانەکات لە ماڵ بمێننەوە. حکوومەتی هەرێم تەنها ئەڵێ لە ماڵ بمێننەوە. سیروان شەریف دەڵێ هەژاران بە هەوا ناژین، بۆ کار و کەسابەت دێنە دەر، بۆ قوتی ڕۆژانەیان. ئاوات کازم نووسیوێتی هەژارانیش حەزیان نەکرد وەک بەرپرسەکان لە باخ و vێلاکان بمێننەوە. نیاز باڵەکی نووسیوێتی پێویست بۆ حکوومەتی هەرێم لەگەڵ ڕێکاری کەرەنتینەکردن و مانەوە لە ماڵەوە ڕێکاری پێویستی بگرتایەتە بەر لە خزمەتگوزاری پێویست بۆ هاوڵاتیان. کاروان عوسمان نووسیوێتی پێویست بۆ حکوومەت خۆراکی پێویستی بەسەر هاوڵاتیاندا دابش بکردایە، موچەی لە کاتی خۆیدا دابش بکردایە. دەرباز سەلیم دەڵێ جێگای دەستخۆشیە گرتنەبەری ئەو ڕێکارانە و پابەندبوون بە ڕێنمایەکان، بەڵام دەبێت چارەیەکی لایەنی ئابووری هاوڵاتیان بکرێت. کاروخ نووسیوێتی 29 ساڵە حکوومەتی هەرێم داهاتی ئەو وڵاتە دەدزن، بیری لە ڕۆژێکی ئاوها یاخود بیری لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ نەکردەوە. کاروان عەبدوڵڵا نووسیوێتی تێر ئاگای لە برسی نییە. خۆشەویستان دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تا ئەڵقەیەکی تریان بەرنامەی بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.